دەم باش تەماشەوانی نێژا جاردن بوو ناوە بەرنامەیەمایکە خەڵک گەلێک بخێر بێن بابەتەیر و تایبەتە لەسەر پرسێن چەند ڕۆژی ئایا بارگرانێکە لەسەر خودیە پرسەیان هەفسوزیەکە کو بێگومان دنهادا gelek cara wextê kesek diçe ber dilûvaniya xwedan ku xeradawiyê dike pirsek bidête dan ev pirse gelek cara li holên taybet ke li hemû bajaro bajarokan heya li gundan jî holên taybet bi pirsan heye an ku bi taziyan heye xelkekê zor beref van pirsan diçe û çand rojan jî dûm dike aya ew rêja zora xelkî serdana van pirsan dike taçand hevsûziye an ku berû ve jî taçand bargiraniye servî babetî hîn dikarin di nava bernameyekê xelî bejdar bin û biçûnên xwe bixine berçav pirsek çend roje بارگرانیه یان هەوسۆزیە ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆی بەرنامەی مایکە خەڵکە بۆ ئێوەی بەڕێزمان دەست نیشان کردووە چاوەڕێی سەرنجەکانی ئەوەین دوایە بە شێوەیەکی ڕاستە خۆ پێکەوە بین لەگەڵمان بن سەڵاوتان لەبێ پرسی چەند ڕۆژە بارگرانیەکە لەسەر خەوان پرسەکە یان هاوسۆزیەکە ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆی بەرنامەی مایکە خەڵکە بینەرە بەرزەکان پرسەکان کە چەند ڕۆژ کە چەندین ڕۆژ داخایەنن و خەڵکێکی زۆر ڕوو لەم پرسانە دەکاتەمە تا چەند ئەبێتە بەرگرانیەک لەسەر خەوان پرسەکەیان بە پێچەوانەوە لە کاتێکە کە لە ڕوو شەرعیشەوە پرسە لە ناو قورئانی پیرۆزە ئیشارەتی بوو نەکراوە ئەنکو نییە بەڵام ئەوە وەکو نەریتێکی کومەڵاتی باوە لە دەر زەمانەوە لە ناو کۆمەلگای ئێمە هەیە لە کاتێکە کە کەسێکی تەبەر ڕەحمی خوا یان کوچی داوایەکە خەڵکێکی زۆر بۆی هاو خەمی خۆیان بۆ خاوەنی مردووەکە ڕابگەێنن سەردانیانەکەن ئەیا لە ئێستادا ئەو شێوازە بەڕێوەچوونی پرسەکان بە تایبەتی کە زۆر هۆلی پرسە هەیە لە کاتێکە کە لە ناو گەڕەکەەکان خێمە هەڵێدرێتەوە ئەو خەڵکێکی زۆر ڕێتەیەکە گەلێک جارەوە بێتە هۆی گرتنی ڕێگا لەوانەیە تەسیر لە ژیانی دەوروبەریش بکە ئەمە تا چەند لە ئێستادا منطقیە ئێوەتانە لەسەر ئەم بابەتە بچوون سەرنجەکانی خۆتان نیشان بدەن یەکەم پەیوەندیشمان دەشتی لە هەولێرەوە محەممەد لە سلێمانی ئێوارەتان باش باش کاک دەشتی لە تۆ دەست پێکەین بەڕێوەچوونی پرسەکان لە ئێستای کۆمەلگای کوردیدا تو چۆن هەڵەسەنگێنی دیارە لە دێر زەمانەوە میلەتی کوردیەکە لە میلەتە هەرە باوەفاکان و هەرە خەمخۆرەکان بۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە بەرامبەریەک لە بۆ دراوسێەوە بۆ قزم و کەسەکانی بۆیە بەشداریکردن لە پرسەوە و خەمی و هاوسۆزیەکە دوو ڕۆژ یاخو سێ ڕۆژ دەری دەبڕن و لە پرسەکە ڕادوەستن ئەمە شتێکی جوانە شتێکی باوە ڕەنگە لە وڵاتانی دراوسێدا بەم شێوەیە نەبێ بەڵام دیسان هەر وەک باسم کرد کولتوری کوردی سەقافی کوردی و هاوخەمبوون و تێکەلای و کۆمەڵایەتی ئۆپا بنبوونە دیسان ئەوە دەگەینە کە نەتوانن لێک جودا بنەوە بۆیە هەر کەسێک مردوێکی مرد ئەوە ئەوی ترش بە خۆی بەخاوەن مردوو دەزانێت ڕەنگە ئێستا کە تاعەدێک سوس بوو بێ لە چاو و ڕابردوو بەڵام ئێستا کە باشە ئەمەش نیشانەیەوەیە کە میلەتی کورد میلەتێکی بامەکە لە بەرامبەریەک بەڵێ کاک محەممەد لە سلێمانیەوە تا چەند ئەو دروست بنێ و قەرەباڵغیە و سەردانی زۆری خەڵی بۆ خەوەن پرسەکان ئەمە تا چەند دەچێتە چارچەوەی هاوسوزیەکی کۆمەڵاتیەوە لە ناو کۆمەلگای ئێمەدا بەڵێ کاکەگاژیان ڕاستی ئەوەیەکەوە پرسەی بردووان لە وڵاتانی ئێمە و بەتایبەتی لە شاری لە هەرێمی کوردستانی ئێمەدا پرسەیەکی جوان و پیرۆزە بۆیە من بە پیرۆزیەوە باسی ئەەکەم ئەمە لە باو باپیرانە بۆمانەوە سوورێکی زۆر پیرۆزە بۆیە ئەمە ناچێتە قەزەی بارگرانیەوە ئەچێتە قەزەی دڵسۆزیەوە دڵسۆزی و هەڵخەمیەوە بەڵام لە ئێساکای و لەم کاتانەشدا بەتایبەتی کاتێکەوە کەسێکی ئەمرێت لە جاتی ئەوەی کەوا هاوخەمی بان و هەخاوین کەن و بتوانن ئەو خەمەی لەسەر دڵی لابەرن ئەبینیتەوە تەنەها ئەسوار ئەبیێت لە وڵات لە شاری ئێمەیەکەوە ناشرینە لەو وەختەیە بۆ ئەو کەسە ئەوە شتێکی زۆر ناخۆشە یەکێ لەو شتانەکەەوە ئەگەڕێتەوە بۆ زۆربوونی خەڵکێکی زۆر و مانەوەیان بە کاسێکی زۆر ئەمە بێگومانکەوە خاوەن پرسە پێی خۆش نیە و خاوەن مردوو پێی خۆش نییە بەڵام لە وڵاتی ئێمە ڕەشایی ئەوە ناکرێت ئەبینیتەوە لە بۆ نمونە لە ژەمەکانە خواردنێکی زۆر ئەکەوێتە سەر مەسلەفی خاوەن مردووەکە ئەمە ئەگەر ئەو مردووە ئەگەر ئەو کەسە خاوەن مردووە نەدار بێ یاخود هەژار بێ ئەوە ئەبێ پێویستە لەسەری
خەرجی وەکە یاخود ئەکرێتە ژێر باری خەرجەوە بۆ پەیداکردنی نان بۆ ئەو خەڵکە زۆری کەوا لەوێ هەیە. بەڵێ کایکی دەشتی و کایک محەممەد گای دەشتی بێگومان لە هەولێرەوە کایک محەممەدیش لە شاری سلێمانی سوپاس وێندەکانتان ئێوارەتان باش ڕەواتمان لەگەلە لە شاری سلێمانی کایک ڕەوەند ئێوارەت باش. ئەوە باش کاکە هاکاریان چاوە ماچەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێکم. سپاس بەخێر بیت کایکی واش لە شاری هەولێرەوە کایکی وای ئێوارەی جەنابیشت باش. ئێوارەتان باش ڕێزم هەیە بۆ ئێرئارتی ئێمەش ڕێزمان هەیە بجەنابێت بەخێر بیت. کایک ڕەوان لە تۆ دەست پێکەم لە ئێستادا کە لە کاتێکە لە کوردستانە چەندین هۆڵی پرسایار لە چارچەوەی پرۆژەکانی وەزارەتی ئەوقاف حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2011 69 پرسەی هۆلی پرسە دروستەکرێ. ئایا بە هەڵدانی خێمە لە ناوگەڕێکەکانە ئەمە تا چەند کاریگەری هەیە؟ والله کاکە کارگیان تەوەرەکە لە جێگای خۆیەتی بەس ئەگەر یارمەتێکی بچووکم بیت 5 سانێ پێشەوە داخلی تەوەرەکە بم حەز تێبینیەکمە بوو حەزم کرد لە بەرنامەکەتانەدا بەزە لەسەر ئەو خۆراکەی مانگانە ئەو بەشە خۆراکە مانگانەی کە بە سەقەتی لە هەرێمی کوردستانە دابش ئەکرێ کە خواردنەکەی بۆ خواردن نابێت بەڕاستی بەرنامەکان لەسەرەوە با سپاسمەکردن. سەرچاو تێبینیەکەت نووسیم لە بەرچاو وەرەگرین بەڵێ کاکی لەسەر تەوەرەکەی بەڕێزی شت بەڕاستی ینی ئەگەر هەوڵی پرسە هەبێ لە وڵاتەکەی ئێمەیە شتێکی جوانە شتێکی ینی بڵێن شارستانیە. ئێستا ئەمە بینین کە کەسێک کۆچی دوایەکە لە خێمەیەک لە ناو کۆڵانێکە هەڵەیرێ لە گەڕێکێکە هەڵێ هەم ڕێگای هاتوچۆ داخرێ هەم ڕێگای سیارە داخرێ هەم ئاجێکیش بۆ گەڕەکەکە دروست ئەکا. بەڵام لە هەمان کاتیشە لە هەمان کاتە ئەوەی ڕاستی بێ ڕاستی بێ کە لە هەرێمی کوردستانە کەسێک کە دارا بێ و دەوڵەمەند بێ یاخود بڵێن پارەدار بێت کە کۆچی دواییەکە لە مزگەوتێکە بۆ پەڕی ڕێز و احترام و بۆ پەڕی سەرخۆشی بە هەموو شتێکۆ ئامادەن خزمەتی کە سوکاری ئەو مردووە بکەن. هەموو خواردنێک و هەموو ئەو پێداویستیانێکە لە پرسیان سەرفەکرێ کەسێکی دەوڵەمەند دەتوانێت سەرفیکە. بەڵام لە هەمان کاتیشە کە کەسێکی نەدار کەسێکی کرێکار کەسێکی فەقیر کۆچی دواییەکە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەستێ بە خاوکاریکردنی کە سوکارەکەی خانەوادەکەی کە ئەو خانەوادە پاش مردنی کەسێکی کە نەیبێت کە دەستی کورد بێ نەتوانێت ئەو پرسەیەکە عادەتێک و کولتورێکە لە نەتەوەی ئێمە لە نەتەوەی کووردا بۆمان ماوەتەوە بە جوانی هەڵی سوڕێنێ ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەرەکی کە هاوکاری ئەو کە سوکارە هەژارە بکە. بەڵێ کاک هیوا لە هەولێرەوە لە کاتێکدا کە وەزارەتی ئەوقاف سارێکی دیاریکرا و دانەوە بۆ قورئان خوێنەکان کە لە تازیەکان قورئانە خوێنن پێویستە ڕۆژانە لە 6,000 دینار زیاتر وەرنەگرن. ئایا ئەم بڕیارە تا چەند کار پێدەگرێت لە ناو تازیەکان هەرێمی کوردستان؟ بەڵێ بەڵێ بەڕاستی خۆش بەڕاستی لەبەر ئەو کێشەیە کە 6,000 دینار بۆ قورئان خوێنەکانە. بەڵام ئێمە لە کۆمەلگای خۆمانە دەبینین بەڕاستی کە لە 6,000 لەوانەیە ئەگەر کەس زیندانی ئەوە نەبی داوای 100,000 150,000 دەکات. يعني اما كيشيك اگر او حالاتي نيبي يعني او حالاتي كبارك نبي بس بيدا يعني فقير بي يعني بس بيداتن يعني قرآن خونا كان ايما ايسا كهمو يبو فاريا يعني هموي بدو بارك وتو براس يعني دبينين لكم مغاكم انا من لكم لهوليه براس زوجرك دبينين يعني كتازيك يا قرآن خينا كده بدروج بدروج ام قرآن خينا دواي بارك كلامي عقاب دايما زياده داوا يعني امن او حالات نيتي يعني ناتواني زي بجيك او قاري ناتواني بدا يعني تشير زار حتى اوقات دايما توا بس هي 150 200 داوا براسي يعني شيء كبو حالات راس او دور من ده هايتي يعني دور من رانه ورقه بداتي احتياجيه يعني اوسانه من ناو هي براسي من واندان من تازي كان ده خاصه يعني او جابك خيمه دان براسي دسخول يعني او زور زوانا يعني دور براسي زور زوانا بو هذا دايره براسي ك لا خيمه دان نتنبو افرنان بو نازل كرات دور جديد بلان او حكومه يعني مكسا او برياله قال زوانا زور باز خوجي بلان اي قران خينا كان اي مدبي ل 6,000 يعني بقول له زيات ورنجر يعني امر مخبط براسي زور دمينين يعني هي 6,000 9,000 وجديه بەڵێ کاکیوە لە هەولێرەوە کاکراوان لە شاری سلێمانی سوپاس پێوەندەکانتان وەرەتان بەشە لەسەر هەمان بابەت کۆڤین ئۆسەهەند لە شاری سلێمانی کۆژین لە سلێمانی ئەم کاتەوە باش ئەم کاتە باش کاک هەروەها سەهەند دیسان لە سلێمانیەوە ئێوارەت باش
سپاس کاک کۆژین لە تۆ دەست پێکەین لە کاتێکە کەسێک کە لە ژیاندا ماوە لەوانەیە کەسێکی نەدار بێ لەوانەیە کەسێک تووشی نەخۆشیێکی کوشندە بێ ئەگەر و دەستکورتیش بێ ئەگەر یەکێک لە دەوڵەمەندەکان بتوانێت خێری لەگەڵ ئەمە بکە یارمەتی بداتوانێت زیاتر لە ژیان بمێنێتەوە لە کاتێکە کە ئەمە کوچی دوایەکە ئەبینی بە لێشا و خەڵک ئەچنە تازیەکە بە تایبەتی دەوڵەمەندەکان و بەرپرسەکان تو میزدی واژێتە لە پەیوەندی کومەڵاتیەکان لە هاوسوزی کومەڵاتی چونێکە دەیتەوە وڵای شتێکی باشە گەر دەوڵەمەندەکان یارمەتیان بن بەڕاستی کاکەمە ئەم تعزیەش بۆ بە شتێکین ئەبێ حکوومەتی هەرێم کە یەکێک ئینی کرد خانەوادەکەی ئینی بکاتەوە مەسەلەن تۆ بڵێ ئینی قەرەبووی بکاتەوە چکدا کە تعزیەش لەم ڕۆژەیە زۆری پارەکەیە خێزانی وا هەیە دەستکورتە ئینە ناکرێمە موچێ سوشتە لێنێمە لا بگرێتاکە خەڵکی زۆر بووە ئێستا بەڵێ بەلای منەوە ئەرچی حکوومەتە قەرەبوویان بکاتەوە زۆر سپاس بەڵێ سپاس کاکسانت لە کاتێکە کە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقافی حکوومەتە هەرێمی کوردستان لە تازیەکاندا بێژگە لە ئاو ناکرێت هیچ خواردنێکی دیکەدا بەش بکرێت ئەم بەریارە تا چەند کاریگەری هەیە بۆ سوکردنی ئەرکی سەرشانی خەوان تازیەکان بڵێ خۆی لە بنەڕەتە ئەم تعزیەدانان لە ئیسلامە ئەگەر ببینین دروست نییە لە ئیسلامە تەنها ئەوە دروستە نوێشکردن لەسەر مردووەکە و پاشانیش بردننی بۆ سەرقەبران ئەوەش کە ڕسمەکە لە دینایە بەس ئەوەی تر لە دەرەوەی دینەوە هاتوۆتە ناودین یعنی هیچ پێویست نییە جا بیا بۆ ئەو قورعان خوێنانە بەڕاستی قورعان خوێن ئەوەیە کە بە بەلاش قورعان خوێنێ نەک بەپارە ئەوە چێتە ئەوەی بڵین قورعان فرۆش چونکە لە ئیسلامە خوای گەورە خۆی فەرمێت بازرگانی بە قورعانەکەمەوە مەکەن جا ئەوەش کارێکی باش نییە و ڕێگەگرتن لە خەڵک یا تاتەکردنەوەی تعزیە جارێکی تر ئەوەش هەر دینە بەڵێ بەڵێ کایک کوژین و شڤان لە شاری سلێمانیە و سپاس پێندەکانتان ئێوارەتان بە شەروەها هەیسەم لە باژەڕاکرێ مەنسۆر لە تاس و جەوە کایک هەیسەم میوار باش ممنون سپاس سێوەتە باشتر سپاس و بەرنامێتە سپاس کایک مەنسۆر لە تاس و جەوە ئێوارەی جەنابی سپاس کایکی هەیسەم دژتە دەست پێکەین ئایا دنهاتە ئەو قەرەباڵغیا زۆرە پرسان دەمێ کەسێکی وەغەڕەداوی دیکە خەڵکێکی زۆر سەرەدا نەماڵباتەوی دیکە بۆ سەرخۆشیە ئایا بە تا چەند دچیتە چارچوێ هەفسوزی ئەنکۆ دلسوزیە جڤاکی ئەن دلسوزی بۆیە ماڵباتێ هەیسەم بەڵێ زیاتر ئافرەت لەگەڵ ڕێزمە ئافرەت کاچێ بۆ ماڵە زیاتر بۆ چاودێکەری بۆ سیرکردنی ناوماڵەکەیەتی بزانم چی هەیە چی نییە بۆ زیاترەکەوێت ئەو بابەتەوە یان قسەکردن لەگەڵ ژنادندا مەزرێنن دوو لە ڕێەوە ئەنجا تعزیەش هەر دروست نییە ئەگەر ئێمە چی حەدمان کێ بەقی پێغەمبەر صلی الله علیه و سلم پیاوین بەقی یاوەرانی پیاوین تعزیە دروست نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر مردووتان نێمرد نوێژی جەنازەی لەسەر بکەن و بچن بۆ سەرقەبران لەگەڵا و دوایین تعزیە بۆ دامنێن لە سەر ڕێگا سەرخۆشی لێ بکەن نەک تۆ بچی لە ماڵ مەصرفی زیاوکە هەیە وا دامێنە نییە ئەبێ 2 ملیۆن خەرجکا بۆ تعزیە یان قورعان خوێندنەکان ئەوقاف بە ڕۆڵی خۆی هەڵمەساوە بەڕاستی قورعان خوێنێ 200,000 300,000 بۆ تعزیە معاملە بە قورعان وەکە یعنی قورعان فرۆشتنە ئەمە قورعان خوێندنی پێ ناوترێ هەیە لەگەڵ ڕێزمە ئەچێتە تعزیەوە دەستنوێژی نییە چێ نوێژەکە لە ڕوا دامێنێ یانی ستا تۆ هەیە بۆ تعزیە من نیش ئەبێ بچمەوە دەستی وەکو دەستیایەک وایە بەڵێ کاک هەیسەم بێگومان تعزیە شەرعیەت بووناوێنینە ژالی ئاینی بە لێ بە وەکو عادەتێکی جڤاکی دێر زەمان حتا هەمایە عادەتی جڤاکی ئەفنەریتە جڤاکی تا چەند کاریگەری هەبووە لەسەر پتاوکردن کۆمەکۆمکردن پەیوەندیان جڤاکی دنەوە جڤاکی مەدە بەڵێ نەگەلێکی باشە ئەف یاچێ بی دنۆف مەدا چونکی کو ئەڤە هاتينات قرآن ده بحث كليه كسير وجاذي قلب والغير الناس كده هو باش بن ادقال خما خدانة في تازيه دبيته هو يعني كوبا داني شنسير وجايان دروجا افنت خلكه دانيشيت دبيته افاكو بحثنا كان بحث تازيوي او خماوي او جوي ده هذه ناس حبتها كادي ودبيته يعني خمسش تذكر تربيت السر ملد في خداني ودي يعني وبجل مصرفي وبجل ريكون ناقرتني يعني هذا رخكي دبيت خما كدي بويك ودبينا يعني
بس او خدلي خدای عاجزه و خمویا گرانه و ده هند دیک عید تبیت وکی دیکش نو که عصر گلک پیش کردی وتشن و یهاتی پیغمبر ما بودی اگر هات مرتن تو شی بچه سمغبر بزغ نوا يعني لو که گلک مرت هر پرسنت کردستان زون کاف که هات مرتن شتا و باش بچ سر مغبر بچ کو هات فشاتن و هاي تشتا مولا خو يعني او خزوي نزيك يعني قلبت باشترا ودي جانتر ريفت ونابت خبصه ويعني خسارش نابت خدان ودي باشتريش بيت برأيهم. بله كايك منصور لا تصلوا جا هيثم لباجر اكرم سباس بيوندينا يبار باش هروها عمر لسوران وسالار لزراري كايك ماري ورا باش ورا باش ولا طنشو باش سباس كايك سالار لزراري وا يواري جنا بيشد باش سپاس دەکەم باش ئێستا حەت سپاس کاکەمە لە تۆ دەست پێکەین لە ئێستادا ئەو قەرەباڵغی ناوتازیەکان بە تایبەتی کە لە ناو گەڕەکەکان خیمەیەک هەڵا درێتەوە و بۆی ئەوانەی کە چنە تازیر و لەو خیمە بکەنەوە تا چەند لە ئێستادا شتێکی باشە بۆ ناو کومەلگە ئێمە بەڵێ بەڵێ بەڕاستیەوە یعنی ئاسانکاریە بۆ ئەو ماڵەی یعنی ماڵەکە وێران ناوی و ئەوە ناوی و زۆر باش شتێکی باشە خاستن ئێستا لە ناو کۆمەڵگای ئێمە لە دەبەری باڵەکایەتی و خاستن کۆمەڵگای گەڵاڵە لە سۆران تعزیە لە ناو ئێمە زۆر بە شتێکی جوان بەڕێوەچی کەسێک کە مردێکی لێ مرد مەسروفەکە ناکەوێتە سەر ماڵەکەی هەر کەسێک لە ماڵی خۆی خوانچەیە بات جەمی خواردنەکەی لە مزگەوتەکە نان ئەخوات حتا سێ ڕۆژی تعزیەکە تەواو بێ کە سێ ڕۆژەکە تەواو بوو ئەنجا لە ماڵەوە من خوانچەیەکە بووم و ئەوەی خوانچەیەکە بات و ئەوەی خوانچەیەکە بات یعنی شتێکی زۆر جوان و دابونەرێکی زۆر جوانە ینی بوارد لە باو باپیرانەوە لۆمە مایتەوە کابرا فەقیر بی دەوڵەمەند بی هەژار بی نەبوون بی هەر کەسێک بی مەسەلەی قورئان خوێندن لەناو ئێمە خاستن لە دەڤەری مە بە پارە نییە کابرا دێتدا هەمیشی سێ ڕۆژە بۆ خۆی قورئانە خوێنتو لەو خێرەکەی خۆی بەڵێ کایک سالار ئەوانەی کە قورئان خوێنن ئایا تا چەند گرنگە پارە وەربگرن بە پێچەوانەوە تا چەند گرنگە وەکو کایکمەر لە سۆرانەوە لێکە لە دەڤەری ئەوانەی قورئانە خوێنن لە ناوتازیەکان هیچ پارێک وەرناگرن بەڵێ لەو کات و سات ناسکەدا سەڵات و سەلامی خۆی گەورە بەژێ بەسەر هەموو ملەتانی کورد و هەموو مسلمانە ئوستاز پێم وایە قورئان خوێندن لەو کاتێکدا بەڕاستی کە شتێکی وا بیتن بەخێر بیتن بۆ مردەکەی کە دەخوێندرێتن خێرێکی چاک بیتن و کە لەو کاتێکدا کە مردوو دەبێتن قورئانی بۆ دەخوێندرێتن بۆی کە ببێتن بە خێر و سەدەقە و تشتیوان نەک ببێتن بە کرێ گیرا بێتن بە پارە بخوێندرێت و بە قورئانەکە وە بزانم خێرەکەی ناگاتێ پێم باش نییە ئەمە بەڵێ عومەر لە سووران سەلار لە زراری سوپاس پەیوەندەکانتان هەروەها هوشەنگ لە هەریر و ڕەجەب لە ئاکرێ دیگەلمەنە کایەکی هوشەنگ ئێوارەت باش ئێوارە تۆش باش جان ئەو کاتت باش سوپاس کایەک ڕەجەب لە ئاکرێ ئێوار باش سلااو لە تۆ لە کشکارمەندەکانی ئارتی زۆر خۆشحاڵم وەکو ڕەجەب سورتی لە سەرزەی قەندیلەوە لە ئاکرێ لەگەڵتان بەژاری دەکەم سوپاس ئێمە زۆر خۆشحاڵین هاوڕێ بەردەوام کایەکی ڕەجەب کایەک هوشەنگ لە تۆ دەست پێکەین لە ئێستادا تا چەند گرنگە چاوێکی بەو نەریتە کومەڵاتی باوانەی کە لە دەری زمانە لە ناو کومەلگای ئێمە هەن تا چەند گرنگە چاوێک پێیان بخشێنێتەوە تا چەند گرنگە بە شێوەیەکی باشتر دابڕێژێتەوە ئان پەیڕەو بکرێت کاکەجان ئێستا ئەگەر بڵێن دوو نەو ئەتازیە لە منتیقەی بادینان نەو ئەکێ لە منتیقەی سۆرانیش نەو ئەشکەیە لە منتیقەی سۆرانیا قورئان دەخوێندرێ بەس لە منتیقەی بادینیا قورئان ناخوێندرێت ئەوە یەک لە هەر لاش مردووە گەرمرد چ دەوڵەمەند چ فەقیر بە هەردوو شتێکە لە ئاین و لە شەریعەتدا بەڵام کە دەوڵەمەند تازیەشی دەبی جیشی دەکوژێتەوە گۆڵی دەکوژێتەوە فەقیرەکەش لەولایە شتی بەقەر دەینەیە یان پارەی لە بۆ خوڕ دەکەن ئەگەر بکرێت حکوومەتی هەرێم هەردوو لای وەکو یەک ڕابگری باشترە تازیە بەس ئاو پێویستە و دوایش قەرەباڵغی ئەوەندە پێویست نییە بچێت تازی دەچێت تازی پێم دەخەی فاتحەی دەخوێنی و هەر دەستی بەس لە زۆربەی جێ بەعفتە دەمێنێتەوە خەرک دەچێت لە تازە بەعسی شەریکەی دەکا بەعسی معاملەی دەکا یان ژن بەعسیان دەکشتی دەکەن
هەتو لە بۆ فاتحای چووی بەڵێ کاک ڕەجەب لە چارچەوەی تازیەکان ئەو خەڵکی کە چنە پرسەکانە تا چەند گرنگە پابند بن بە پرسەکەوە تا پابند بن بە هەندێک تایبەتمەندیەوە کە قەرەباڵغی دروستەکەن کە باسی شتەکانی دەرەوەی ناو پرسەکەنەکەن زیاتر هەوڵ بن ئارامکەن نەخەوان پرسەکە ئارامکەن کە کەسێکی غەمبارە بڵێ بەڵێ دەست خۆش بێ بەڕاستی زۆر پێویست دەکەن ئەو کەسانێک کە لە پرسەکان ئامادە ئەبن دەبێ هێمنی بپارێزن لە سەرەتادا نابێ بەو شێوەیە گفتوگۆیەکی وا بەردەوام و وا درێژخایەن بکەن یاخود باس زۆرم گوێ لێ دەبێتن دەبین باسی ئەو مردووە دەکەن وهای کردووە دڵی ئەو ساحێبی مردووە کە بەڕاستی زۆر زۆر تند دەکەن زۆر جار گوێم لێ دەبێت ناڵم هەموو پیاوێک یاخود هەموو ئافرەتێک چونکە زۆر کەسان هەنا ئێستا وەکو پێشانی خەڵکەکە باشترە تا ڕابێک ڕۆشنبیری خەڵکەکە زیاترە لە ڕووی ئاینی و خەڵکەکە وشیارترە مامۆستایانی ئاینیش زۆر جار بەخۆم گوێم لێ بووی و لێ ئامادە بم کەڕێنمەی خەڵکەکەیان کردی ئەمەش جێگەی دەستخۆشیە بۆ ئەوانیش خەڵکەکە دەبێ نابێت بە شێوازێک باسی معاملەی سیارە و یاخود موبایل و یا باسی زۆر تشتی وا دەکرێت باوە کە سەر سوڕ دەمێنێتن کە گوێتیان تشت دەبێتن زۆر ناخۆشە یاخود باسی سیاست دەکرێت و نازم باسی چی دەکرێتن تۆ لە پرسێک ئامادە دەبیتن دوو دەقەدانیشە فارسێک بخوینە و هەستە پێویست ناکە ماڵی ئەو مردووە هەندە ئیزعاجکە یاخود ئەو مزگەوتێک کە تۆ پرسەکەی لێدا دەدرێتن ئەو هەندە ئیزعاجکە باوە کە زۆر جار جێنێ بۆ خەڵک بچتە ناو ژۆری ناو مزگەوتەکەدا خەڵک لە دەرێ لە بەڕۆژ ڕاوەستاوە لەلایەکی شەوە باستان لە ئەوانە کرە و خێمەی کە لە ناو کۆڵانەکان هەڵدەدرێتن بەڕاستی قەڵەباڵغیەکی زۆر دروست دەکەتن پێویست دەکەتن حکوومەتی ئێمە هۆڵی تازیمانە دروست بکەتن لە زۆر شدا هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە ڕادێکی پێویست بێتن بەڵێ کاک هۆشنگ کلااو لێرەوە ڕەجەب لاکرێ و سپاس پێندەکان نێوارەتان باشە تەماشەوانە نێجا دێنهاژێک سەرنجن خەڵکی لە باژارە دووکە لەسەر هەمان بابەت ببینین فەرمان هەردانێ واری بیتیا باشە چکە عالەمێکیا شۆڵە چنە دەوامێت خۆ چنە شۆڵێ خوب پشتینی ڕۆدێکی هێتێ پشتە تازیا واکە هەفت ڕۆژە بیتنە بە ماڵاوی خراپ لكن زيارته وشينا دست خدا نمري اكو شباب دست بيراميدك شبانه دفك وكدي توزي نبي سپیده حتی ولی خدا نبهی گلک عاجز بتو گلک درجه و گرمه و یب زحمته والله وكي عايز كم بشتيني فروت شترا حتى ما اعرف والله خدا نبهي الشرط بيت سپیده حتى ما اعرف ميفان ده بشتيني فروجي باي سپیده حتى ما اعرف جامعه نباشه تيشتي ده مذهب كان گله مذهب شو بشتيني ده بشتي جگارا بينن و چایجی چکن مستمر و نیوروجی گوشت و برنج و آب و کاف تو مستعمل دوای ایواری هم شیف دوای و همی زعیاتی شو خر زعیاتی و گاوه دانه که جه وکیلی دانه سپیده یه هلا دانه ایواری جگاره جاجه وکیلی نه هلایه و چای جاجه وکیلی ممنوع جگاره قاعه وکیلی سر بله لسلامان بابت باوکیاری لرانیا لگلمان هروها شاجوان لسلمانی باوکیاری هم کاتا باش کاتا و کاتان باش همو کاتێکت شاجوان لە سلێمانی و ئێوەرەت باش بەڕێزم من دەمەوێ سەرەتا ئەوەی جەنابەت باس کرد بەڵێ باوکاری فەرمۆ تعزیە بەڵێ فەرمۆ تعزیە لە ڕوو شەرعەوە ئەو شێوە کراوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی خۆ بۆ ئیمامی جەعفەر کردووەتی و 3 ڕۆژ خواردنیان بردوێتەوە بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا کە لە مزگەوتەکان دەکرێت زۆربەی بە شێوەیە کە داهێنانەواتە بیدعەیە لەبەرەوەی بەڕاستی لە ڕووی کۆمەڵاتیەوە ڕاستە شتێکی باشە ئێمە دەبینین کەسێکی دەوڵەم بەرپرسێک دەمرێت بە هەزاران خەڵک ڕادەوەستێ و لە پێشەوە بەزاری پرسەکە دەکەن بەڵام کەسێک احتیمال ئەو کەسە هەر لە ڕووی خواناسیەوە نوێژ و شواشی نەکرد بێ بەڵام کەسێکی زۆر بەدین بڕۆ تەماشاکە دەبێت هەژار بێ احتیمالە پرسەکەی چەند کەسێکی لێبێ ئەمە دەردەکەوێت کە پرسە کۆمەڵایەتیە هەروە سەبارەت بە قورئان خوێندن ئێستا من نمونەیەک بێنمەوە ئەو شێوازەی کە لە مسر دەکرێت 2 ساعت 3 ساعت پرسەیە قورئانەکە بە بەردەوامی دەخوێندرێ بۆیە ئەوەی ئەو شێوازێکی ئێمە بە تەقلیدی فاتحە هەدیە دەکەین زارە فاتحە بۆ مردن ناچێت خۆی گەورە ئەو کەسێک کە دەمرێت خۆی گەورە بۆ خۆی حەق خۆی لەگەڵ دەکات بۆ خۆی حسابی لەگەڵ دەکات ئەو فاتحای تۆ هەموو کەسێک دێتەوە دەڵێ هەدیە فاتحای بۆ هەدیە دەکەین فاتحاکردن بە هیچ شێوەیەک ناڕوە بەڵام بەڕێزم ئەوەی کە ئێمە دەکرێت هیوادارم ئێمە بەڕاستی حکومەتی هەرێم ئاوڕێک
بەتایبەتی کە لە مزگەوتەکان دەکرێت مزگەوتەکان شێوازێکی زۆر خراپە تەنانەت وای لێ هاتۆ مزگەوتەکان ئەو شوێنەی خواپەرستێکە لێتی لە دەستەدا بۆیە ئەگەر بێت و ئەو هۆڵەکان بۆ پرسە بکرێ بەڵام کاتەکانیش تەحدید بکرێ هەروها ئەو کاتێک کە بۆ قورئان ئەو پارەی کە قورئان خوێنەکان وەری دەگرن بەڕاستی زۆر جاران وایە داوای $200 $300 دەکەن کە خوێندنی قورئان بە هیچ شێوازێک مەزەندە ناکرێت. بەڵێ باوکاری سەرنجەکانت گەشتن ببوورە خەڵکێکی زۆر دیارە لەسەر پەیوەندیە شاجوان لە شاری سلێمانی. شاجوان خان حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکی دەستنیشان کردووە کە دەبێت پرسەکە لە 3 ڕۆژ بێ و بەیانیانیش نەبێ ئەو شوێنی جیا بکرێتەوە شوێنی ئافرەتان ئەو شوێنی پیاوان لامان کاتە چەندین هۆلی پرسە هەیە و لە بەرنامەی وەزارەتیش دەیە 69 هۆلی پرسە بکرێتەوە لە کاتێکام هەموو تەسهیلات هەیە بۆ لە ئێستادا لە ناو خێمەکان پرسە بەڕێوە چێتان لە گەلێک ماڵەوە قەرەباڵغێکی زۆر لەسەر خاوەن ماڵەکە هەیە. بەڵێ وڵا بەڕای من پرسە شتێکی باش نییە لەبەرەوەی لەوەی دەرونیەوە ئەو ماڵی تازیەکە لەوەی دەرونیەوە ئەوان ینی لەوەی دەرونیەوەوان وەزعێکی باشیان نییە پێویستە لەو کاتەیە ئەو قەرەباڵغیە دروست نەبێت و پێویست بۆ تازیە ناکات لەبەرەوەی لەوەی مادیشەوە زەرەرێکی زۆر لە ماڵی تازیەکە ئیدێ لەبەرەوەی پێویست بە چەند خۆراکێکەکە بۆ ئەو چەند ڕۆژی تازیەکە لە باستۆ خۆ دوای تازیەکەش ئەبێت ینی دوای مەرزنی یان کۆچی دوای ئەو کەسە پێویستەکە ینی مەصرفێکی زۆرەکەێت بەسەر ماڵغۆ وەروەها قەرەباڵغێکی زۆر هەیەتەوە لەبەرەوەش زیاتر لەوەی دەرونی و لەڕووی مادیشەوە زەرەر بە کەسوکاری تازیەکە ئەگەێنێ. باوکاری لە ڕانیە شاجوان لە شاری سلێمانی سوپاس پێوەندەکانتان وەرەتان باش. چیمان لە شاری سلێمانی و دڵبەرین لە ڕانیە دەگەلمانن لەسەر هەمان بابەت. چیمان خان لە شاری سلێمانی وەرت باش. سپاسێواری بەڕێستان باش. دڵبەرین لە ڕانیەوە کای دڵبەرین بەخێر بێت. الو بەڵێ کای دڵبەرین ئەگە گۆهداری ئەمە بکەی سپاس ئەگەر دەنگە تەلەڤیزیۆن خۆ کێم کەی دامنوتە پتر هاشێکە دووا بیت. چیمان خاڵە تۆ دەست پێکەین سەرنجەکانی چیە لەسەر ناوەڕووکی بابەتی مە بە تایبەتی ئەو پەیوەندیانەی پێشتر هاتوون؟ دەڕاستی بەرنامەک کەوتووە. بەڵێ کاک دڵبەرینەکە لەسەر هێڵێ بمینی چیمان خانەکە بەرچێوی پرسەکەمان بدەی بەڵێ. چیمان خان؟ بەڵێ فەرموو. بەداخەوە دیارە دوو پەیوەندی پچران هیوادارم بتوانن پەیوەندیمە پێ بکەنەوە. هێمن لە شاری سلێمانی مامۆستا هاوکارم لە شاری سلێمانی ئێوارەتان باش. کاکێمن و مامۆستا هاوکار بەخێر بێن. زۆر سپاس کاکا کارگیان دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس مامۆستا لەسەر بابەتی ئێمە تەبینیەکانت چیە فەرموو؟ بەڵێ وڵا کاکا کارجان تەوەرێکی زۆر جوان هەڵبژاردۆ بەڕاستیم پێم وایە ئەم تەوەرە بۆم سەمەی خۆمان زۆر پێویستە بەزێسا پێم وابێ نازان بە ڕێزێک بوو تەلەفۆنی کردوتی 3 ڕۆژە تازێ بەڵام پێم وابێ لە ساڵی 2010 بوو پار بوو حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد بۆ گشتی بۆ ڕای گشتی کە تازیەکان بووە بە 2 ڕۆژ و ئەویش وابزانام تاقی ئێوارانە پێم وابێ ئەگەر بە هەڵەیانە شوبێتم. والله من وەکو بۆ چوونی خۆم ئێستا ئەم تعزەیە لەم سەردەمەیە باوە با بڵێن وەکو تەقالید وایە وەکو عادەت وایەوە ئیلا وەکو دین ئەوەندێ من معلوماتم هەبێ لەسەری هیچ شتێک هیچ بەڵگەیەکی لەسەر نییە نە لە قورئان نە لە سونەت ئەوەندێ من معلوماتم هەبێ لەواچی مامۆستایانی ئاینی زیاتر معلوماتیان لەسەر ئەو بابەتە هەبێ بەڵام وەکو تعزێ خودی تعزێ خۆی بوونی هەیە تعزێ دروستە هەبێ بەڵام بەو شێوازەی ئێستا نا چونکە ئێستا بۆ نمونە دەبینی پەیوەندیە کرا ئێستا پێش منوتی لایانی دەرونی زۆر ڕاستە لایانی دەرونی ئەو کەسە سەیرەکەی خۆی کەسێکی لێ مردووە خەفەتی هەیە کێشەی بۆ دروست بووە تۆ دەچی قەرەباڵغێکی بۆ دروست دەکەی و شتا بەڕاستی ئەو شتێکی زۆر ناشیرنە حەقی وایە ینی تعزیەکان بە شێوازێک بێت کە لایانی دەرونی بۆ خەڵکی کەم کرێتەوانێ ئەنجا ئەوەندەی کە دەبینی سەرەکی لایانی پیاوان بۆ نمونە لایانی پیاوان تۆزێ باشترە لە لایانی ئافرەتان جارێ لایانی ئافرەتان هەر باز ناکرێت ناو خێمەکان یان ناو ژوورەکان کاتێکە ئافرەتان خۆیان باسی دەکەن دەڵێن باسی ژنهێنان و باسی شوکردن و باسی خان و فرۆشتن و باسی کوڕ و نازام ئەم شێوازە دەکرێەوە. بەڵێ کاک هێمن کارم کاتە باش هەموو کاتێکت تێبینیەکان لەسەر قسەکانی مامۆستا و کارچێ فەرموو. من بە یەک دیار شاعر هەموو یەک لای یەکەمەوە ئەڵێ دەوڵەمەند دەمرێ بە ڕێز و پۆشتە ئەو شینێ ئیکەن بۆ چێشت و گۆشتە فەقیرێک ئەمرێ کەستی نازانێ پازمان یاڵم فڵان کەس توانێ
خوا حافظتان ئێوارەت باش ئێوارەی هەردووک بەڕێز هێمن و مامۆستاوکە لە شاری سلێمانی جاردن بۆ چونین خەڵکی لەسەر هەمان بابەت فەرمونون. بەڵێ لەسەر هەمان بابەت شەهلا و چیمەن لە شاری سلێمانی ئێوارەتان باش. چیمان خەڵەتەوە دەست پێکەین لە ئێستادا بەڕێوەچوونی پرسەکان بە تایبەتی هیچ ژنان کە جیا کراوەتەوە لەی پیاوان چون بەڕێواچێ؟ بەڵێ من ئەمە لێرەیە دەخت لەسەر ئەو قسە و باسانە بکەم کە لەناو ژنانە بە تایبەتی لە پرسەکان ناکرێ بەڕاستی کۆمەڵێک کەس هەن بە تایبەتی ژنەکان هەر لەبەر عیبە ئەچن ئەڵێن ینی عیبەنەتی و کۆمەڵ قسە باسی لەناو پرسەکە باسەکرێ بوو نمونە بەسەرهاتی مردۆکە خۆی ئەوە برینێکە کە دیسانەوە لە خاوەن مردۆکەوە هەڵەیاتەوە بۆ ئەو ماڵە ناخۆشە و کۆمەڵ قسە باسیش ئەکرێ ئەوڵێ مثلا بۆ دیارنیت و ئەوە عنی شتێکی زۆر ناخۆشە کاتێکە خاوەن پرسەکە چای بەوانە ئەکەوێت دڵی دەخۆی دامێنێ ئەوە شتێکی زۆر ناخۆشە. بەڵێ شارەکەر جێ دە قسەکانی چیمان بێت لە شاری سلێمانی لە ناو تازیەکانە ژنەکان ئەو پرتە پرتە و قسانە تا چەند کاریگەری خراپیە لەسەر خەوان تازیەکە بڵێ. وەڵام هاوڕای قسەکانی خاتە چیمەنم بەلە فعلەن ینی بەڕاستی من خۆم ژنم بەڵام تازیەی ژنان لە قسە و باس و لە با بڵێن زەمکردن و لە بهێنانەوەی یادەوەری ناخۆشی ئەو مردووە و ئەمانە زیاتر هیچ شتێکی تریان نیە بڕابکە ئەنجا من ینی خاوەن پرسەکانیش هەم بە هین ئەزانم ینی ئەوانیش نابێ گلەی بکەن ینی بۆ نمونە من هەر دەدەقە ماڵەتم دەتوانم بچم دانیشم ئەگەر بێت و دەدەقە زیاتر دانیشم گلەیەکی زۆرم لێ ئەکات ئەڵێ نەهاتووە ئەمە بەڵام من بۆی ئەوە نەدانیشم بۆی ڕێگە بم کەسێکی کە لێ دانیشە ئەم لە لای ناحی بڵین مادیەکەشەوە ئەوە هەر ینی بەڕاستی هەر کەسە خۆی بەرپرسیارە ئەبێت شعور بۆ بکە هیچ پێویست ناکە من کەسێکم ئەمرێ بچم لە بەیانەوە لێ بمنی وەڕۆ ئێوارە و خواردن و گۆشت بێن و زەڵاتە بکە و ئەمە ینی بەس دەڵێت ئەڵێ حەفلەیە هیچ من هەست بە تەعزیە ناکەم لەو شوێنانەیە ئەمە لە لای کەسێکی ئەو کەسانەی خواردەکان دروستەکەن لە ماڵی خۆیان ڕەنگە بەشی یەک نەفەر برنج و شلە بۆ ماوەی هەفتەیە هەڵگرێ لە سەلاجا بەڵام لە تەعزیەکە ئەڵێ یعنی ماڵی دژمنێتی بە منزڵی گەورە قڵتی ئەکاتەوە بۆ ئێوارە چشتی تازە لێ ئەنێ ئەنجا من ئەمە ینی ئەرکی سەرشانی وەزارەتی ئەوقاف و مامۆستاعینە بەڕێزەکانە کە زیاتر تەوجیه بن بە ژنان قسەیان بۆ بکەن کە ئەمانە هەمووی گوناحە ئەمە هەمووی ئەرکێکی گەورەیە لە سەرشانی خاوەن پرسەکان نابێ ینی بۆیان باسکەن قورآن خوێنەکانیش بە تاوانبارێکی گەورە ئەزانم چونکە یعنی قورآنیان فرۆشتووە نرخێکی زۆر بە تایبەتی مەلا ژنەکان. بەڵێ شەهلا و چیمەن لە شاری سلێمانی سپاس پێندەکانتان ئێوارەتان باش لە سەرمان بابەت ئەردەلان لە هەولێرەوە بریار لە شاری سلێمانی کای ئەردەلان ئێوارەت باش. ئێوارەت باش بەڕێزم. کای بریار لە سلێمانیەوە ئێواری جەنابیشت باش. ئێواری جەنابیشت سەیدەجان. سپاس کاکی ئەردەلان لەسەر ناونیشانی بابەتەکەمان تێبینیەکان چییە لە ئێستادا بە تایبەتی؟ بەڵێ وڵا ئەوە بابەتێکی زۆر گرنگە من بە هەموو باش و خراپیەکانی تازیە من پێم شتێکی زۆر باشە سودمەندا بۆ کۆمەڵگا ئێمە نابێت باز لەوە بکەین لە ڕووی دینیەوە ڕێگەی پێدراوە یان هەندێک شتێ لەوانەیە لە ڕووی دینیەوە ڕێگەی پێ نەدرابێ بەڵام ئەم بابەتە شەرعیەتێکی کۆمەڵایەتی هەیە و لایەنی باش و خراپی خۆی هەیە بەڵام لایەنە باشەکانی زۆرترن زەرورترن بۆ کۆمەڵگا چەند ڕۆژێک بەر لە ئێستا تەوەرەیەکی بابەتەکەتان لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بوو من پێم وایە تازیە دەبێتەوەی بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆی خەڵکێکی زۆر لە دەوری یەکتر کۆ دەبنەوە ئەوانێکەوە بە ساڵی جارێک یەکتر نبینن لەو تازیە بە شێوەیەکی نەساری دەتوانن یەکتر ببینن لە هەواڵی یەکتر دەپرسن دەبێتەوەی ڕێزگرتن و دروستبوونی خۆشەویستی لە نێوانیان و لە شتێکی تریشدا زۆر پێچەوانەی هەموو یان بەشێک لەوانەی کەوا باس لایانی دەرونیان کرد من پێچەوانەی ئەوان بیرم کردوێتەوە قسەکەم تازیە دەبێتە هۆی دڵنەواییکردنی ئەو کەسێکەوە تازیەی هەیە بەڵێ کای گەردەڵان بەڵێ سەرنجەکان گەیشتن ببوورە ئەگەر ڕوخسەتم بدە یەک دەقە دەمێ شتێکی بە کورتی تر بەڵێ باشە
کاتێک کەسێک تووشی نەخۆشی دەرونی ئەبێتن ئەچێ بۆ لای دکتۆرێک دکتۆر پێی ئەڵێ بۆی لەو خەمۆکیە دوور بکەیتەوە پێویستە لە ناو خەڵک تێکەڵی خەڵک بیت بچیکە ناو خەڵک قسە لەگەڵ خەڵک بکەیت نەیوتوە لە ماڵەوە دانیشە و دەرگا لەسەر خۆت دابخە لەبەرەوە پێم وایە شتێکی پێویستە و زەرورە و سودمەندە. بەڵێ کاکی بریا لە شاری سلێمانیەوە لە ئێستادا ئەو وەکو کاک ئەردەڵان وتی شەریعەتێکی کۆمەڵاتی هەیە ئەم شەریعەتە کۆمەڵاتیە لە ئێستا تا چەند بە شێوەیەکی باش خەڵک پابەندە پێ ئەم بە شێوەیەکی باش بەکاردێنرێت. بەڵێ زۆر سپاسی دەگەن بەڕاستی ئەوەی ڕێی من بێ لەسەر پرسەی مردووان من شتێکی زۆر ناخۆش ئەبینم لەو مۆزوعە. بەڵێ ئەویش چییە؟ بۆ نمونە ئێمە چینە تەعزیەکەوە کابرا تەعزیەکی بڵین کابرایکی کرێکارە ئەمری خۆی کردووە کە سوکاری زەعیفە بڵین کە سوکاری کەمەیان شتێکیوە سێرەی تەعزیەکی چۆڵی هەیە کابرا ناحی نەفسی زۆر پێی ناخۆشە ئەچیتە کابرایکی تازیرا کابرایکی مەسئول سێرەکی تەعزیەکەی بەرناکەوێ ئەمە دەلالەت لەوە ناکە ئەو شخصی کە تەعزیەکەی بەرناکەوێ مەعایلەیەکی زۆر باشن و ئەو کەسی کە تەعزیەکەی چۆڵە مەعایلەیەکی خراپن. بەڕاستی حەقە ئەم شتە ینی حەدێکی وەدارێ ینی ئەو حەدەش چۆنە ئەمە عیلاقی بە شخصەکان خۆیانەوە هەیە ئینسانە بە قەناعەتی خۆی هەبێ. بۆ نمونە من کابرایکی متەواضعم ینی شەرط نییە تەعزیەکەی من وەکو خەڵکێکی کە تاجیرە و عیلاقاتێکی زۆر گەورەی هەیە. بۆ نمونە من دەتوانم تەعزیەک لە ماڵی خۆما بکەم شەرط نییە بچێتە مزگەوتەوە بەڕاستی شەرط نییە من مەلایەک بێنم $1000 بەمێ ئەمە عیلاقی بە ئیمکانەتەوە هەیە یعنی حەزەکەم خەڵک ئەو هوشیاری هەبێ. بەڵێ نەکبەتی هەیە تەعزیە نەکبەتیە بەڕاستی یعنی ئەمە کارەساتە بەسەر ئینسان هاتووە ئیتر پێویست ناکەم من بێم تەفسیل کەم بۆ خەڵک تەفسیری ڤیدیۆ بکرێت و بەڵێ کاک بریار سەرنجەکان گەشتن بۆ برنگارە خەڵکێکی زۆر دەسێت پەیوەندیە ئەردەڵان لە هەولێرەوە بریار لە شاری سلێمانی سوپاس پێیان دەکەنتن هەروەها باوکی محەممەد لە شاری سلێمانی کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە باوکی محەممەد بۆ بەردەمای مایکی خەڵک جارێکی دیکە بەخێر بێتەوە. ڕۆحی برا بەڕێزەکەم دەست خۆشی لێکم بۆ خۆت و بەرنامەکەت وەڵای من هیچ تێبینیەکم لەسەرەوەینە نییە لەسەر ئەو بەرنامەیە نییە بەس هەمان دەستخۆشی لە بڕیار ئەگەم کە پەیوەندی کردو بۆ چنەکانی خۆی داعینەن بۆ چوونە بەس ئەتوانم دوو کەلیمە قسە بکەم و لە ڕێنگ بە لە تەوەرەکەش تۆزێ بچمە دەرەوە من داوای لێ برد نەکەم بەس دوو کەلیمە زیاتر نا. بەڵێ بەس کاکێکە لەسەر باوکی محەممەدکە لەسەر هێلی پەیوەندی ببینی کاک عەبدوڵڵا لە شاری هەولێرەوە ئێوارەت باش کاک عەبدوڵڵا ئێوارەت باش کاک عەبدوڵڵا جامعات ئێوارە باشێ باش سپاسەکە لەگەڵ ما بمێنیتەوە باجێ لە قسەکانی کاک محەممەدێکین پاشیان دەینە خزمەتت باوکی محەممەد فەرموو. برا توانەکەم وەڵای من پێتم وتم دەستخۆشی لە کاک بڕیارەکەم ویستێ بیست شتێکم لەسەری قسەکانی ئەو نییە من هەر عینەن بۆ چوونم هەیە بۆ قسەکانی ئەو من دەبەس ئەتوانم دوو کەلیمە قسە بکەم بڵێن تۆزە لە بەرنامەکەش زادا من داوای لێ بردن ناکەم ئەگەر بتوانم دوو کەلیمە قسە بکەم ئەگەر ئازادە من بڕواکەم بێلی تۆ قسە بکەم. وەڵا یەکە لە چارچوەی بەرنامەکە بێت ئێمە سوپاسەکەن لەبەرەوە ئەم بەرنامەی ئەمڕۆ ئەگەر تایبەت بێت لەسەر ناوەڕێکی بەرنامەکەمان فەرموو. ئەخەی بڵێ چۆنە ئێستا توانم دوو کەلیمە قسە زیاد نایە بەڵ ئێستا بۆ نمونە قسەکەم متر ئەی بڕی نایبڕیەوە ئەکەوێتە هینی خۆتەوە بەس منەوە ناڵێم ئێستا بەرنامەیەکی ڕاستەوخۆ لەکەیێنەیە سێ-چوار تەلەفۆنم بۆی کردووە جەڕەسی تەواو ڕۆیشتەوە وەری نەگرتووە بەوە ئەڵێن باکی ئازاد مەسەلەکە لەسەر بڵێن موچەی پۆلیسە ئەوان بە دەستکەوتی خۆیان نەزانن حکوومەتش بە دەستکەوتی خۆی ئەزانێ ئەو داوای کردووە لە بەرزەی گشتی بدرێ ئەمان داوایان کردووە لە 170 بدرێ مەقسەدم هیچ شێشەی کەس نییە بەس ئەوان با ئەو تەلەفۆنی خۆیان ئازادکەن وەڵی تەنێکە پەیوەندی بۆ ڕقەمەی کەناڵەکەی ئێوە بەس ئێوە کەناڵێکی ئازادن بەس ماقولە من سێمان پەیوەندی بە تەلەفۆنێک بەڵێ باوکی محەممەد تێبینیەکانت گەیشتن تەلەفۆنەکەی ئەوە وەرەگرم من دەستخۆشی لەکەم داوای لێ برشەکەم ئەگەر لە تەوەرەکە تۆ دێت بێتە سپاس ێوارەت باش کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی تازیەکان لە ئێستادا کە کەسێک فەقیرە کەم دەچێتە تازیەکەی کەسێک دەوڵەمەندە زۆر ئەچێتە تازیەکە لە کاتێکە کە ئامادەبوونەریتێکی کومەڵاتیە لەسەرەوە دروست بە کە کۆمەلگا پێکەوە جارێکی دیکە پتە و عیلاقاتیان پتە بکرێتەوە ئەم میزدیواجێتە چون لێکە دەیتەوە. بەڵێ دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم بەڕاستی ئەوە یەکەم کەناڵی ئاسمانیە کە زۆر پێشتری لەسەر بابەتە کۆمەڵایەکان دەکات دەستان خۆشبی هیوای کەمەند درێژتان بۆ دەخوازیین بەنسبەت پرسا بەڕاستی دەمێنێتەوە سەر ئەو ڕۆشنبیری لای خەڵک بەڕاستی هەتا ئێستا لە ڕۆشنبیری لای خەڵک یعنی ئەوەندا واضح نەبووە ئایا پرسە بۆ چی پرسە بۆ ئەوەیە یەک دووتەوە بێتەوە یەکەم یەک دڵنەوایی ئەو کەسێکە ئەو خێزانەی کە کەسێکیان لێ بردووە بەخۆی لەسەر خەڵک پێویستە دڵنەواییان بداتێ
وش بكاتن يعني إذا لاي زوراني خلقها هاوكاري دكت يعني وذاك لا مثلا خرجيت الشيكي همو هاوكار دبن ولكن أصل أو خلق يعني أو خزاني كخلق يعني مردوا بعد يقول به من دواكاريشهم يعني دوا لهم خلق بكم كبر تازية يعني أجل بزانم كابرة فقيرة يعني بسكوت عشارة كريت هم خلق يارمتي بدا بله كاك عبد الله سرنجا كانت جيشتن سپاس پێوەندە دەکەێت کاک عەبدوڵڵا لە هەولێرە وهروە باوکی محەممەد پێشتر لە شاری سلێمانی سپاس پێوەندەکانتان نێوارەتان باش بینەرە نێژا جاردن بۆ بچوونین خەڵکی تایبەت لە باژارە سلێمانیە لەسەر وی بابەتی فەرمان زۆر ئەکەوێتە سەر صاحب تعزیەکە وەکو ئەم ئاوی سەفەری و لە دوای تعزیەکە خێمەی بەردەم ماڵ چایەک چاو شت یعنی مەسرەفاتێکی زۆر زۆریانە بێ خۆی لە واقعە حەق ئەم شتانە تۆزێ کەم بکرێتەوە نیە چکە هەندێک کەس ئەو مەسروفاتەی پێ ناکرێ بەڕاستی چێش لێنان و هەروەها بەعزێ تعزیە هەیە هەر ئیلان و بیلان ئەبێ چێشتێکی باشی تیا لێندرێ لە بەرەوەی دوایڵێن خەڵکەکە گلەییەکە بەعزێ مەسروفات هەیە پێویست ناکە ینی حەقە کەم بکرێتەوە نێ ئەو ئەرکە لەسەر صاحب تعزیە لا ببرێت. کللتور ئەیهێنێتەکەوەیە پێویستی بوونی ئەو کۆمەلگایە بەوە ئێمە لەبەرەوەی کۆمەلگایەکی تاڕادێکی زۆر کۆمەڵایەتی و علاقەی اجتماعیەکانمان زۆر بەخۆتە ئەمە وای کردووە کە تعزیێ بێتەکایەوە وەک کۆبوونەوەیەک بۆ هاوخەمی دەربڕینی ئەو خانەوادەیە کە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی لە دەستیاوە بەڵام لە ڕاستیە ئەو مەسرۆفاتە زیایی کە ئێستا ئەکرێیان خواردن هێنان و بەتایبەت جاران ئەگەر ئاوی ماڵەکە بخورا ئێستا بێت لە دەرەوە ئەو بینی لە تازیابینی گلەی لە خواردنەکەکرێ کۆمەڵێک زیای مەسرەفی هەیە کە بارقورسیەکە بۆ سەرشانی ئەو خانەوادەیەکە ئەو کێشەی بەسەر ئەو حەدەسەی بەسرە هاتووە لەبەر ئەوە ئەمە نەبوونی زۆر باشترێ مناڵین تازیە نەمێنێ چونکە بەوە خەم لە سەرشانمان سو کە ببینین دۆستان و ئازیزانمان لە چواردۆرمان کۆبوونەتەوە بەڵام هەم لە قورئانی پیرۆزی شاباسی کراوە کەمە بیدعەیە کۆ ئەبینەوە هاوخەمیەکەکەین بەڵام بۆ خواردن لە ماڵیەک بخۆین کێشەمان لەگەڵەوەیانی ئەو کەسانی کە لە دوورەوەیان لە دەرەوەی شارەوەیان لە وڵاتێکی ترەوە دێنەوە بۆ تازیەکە شوێنێکیان نەبێ مشکلە نیە با لەو ماڵە بمێنەوە بەڵام لەوانەیە کەس هەبێت حەز بەوە بکە لە تعزیەک هەبێت و بڕوات لەوێ نان بخۆت زۆر جار بیستماناڵەن نانی تعزیە زۆر خۆشە بە نیسبەت تعزیەوە ئێستا خەڵک بڵین لە ناو شارە بێ ئەی لە لادیا بە تایبەتی لە ناو شارە ئەچن ئەم ئاوە ئەکڕن ئەم ئاوە هیچ زەروری نییە کابرا لەلایەکە خۆشەویستێکی لەدەستداوە کەسێکی لێ مردووە لەلایەکترەوە خەڵکێکی زۆر پێوە ئەبێ کۆ ئەبێتەوە لەم لاولۆلا ئیوایە لەوانەیە مەبەستی ئەوە بێ کە بچێ بەس بۆ خۆچەوەرکردن و بۆ خواردن و ئەم لاولا بچێت و یان بۆ ئەم جۆرەشتانە بچێ بە تایبەتی تعزیە ژێزگاری ئەو زەروریەتەی نییە کە خێمەدائانێن لە شوێنێکە جادەیەک ئەبڕن و لە شوێنێک کۆمەڵە خەڵک کۆەکەنەوانێ و تعزیە شتێکی سونەتە ئەتوانی لەوانە بتوانین بە تەلەفۆنی سەرخۆشی لە کابرا بکەیت کە ئەومە هەموو مەسروفە نەخێتە سەر کابرا ئیوایە بە زۆری پێڵە نەبێ بە زۆری تۆ بچی ئاو بکڕی ئەبێ ئاوی دەبا ئەخۆین یانە ئیوایەڵە چێ با بڕن چەند حیوانە سەر بڕن ئەی کابرا لەوانێ بە قورئان پارەی تازەکە لەوانێ قەرز کرد بێ هەر لە کۆنەوە ینی دیاردێشی کللتوریەکە کللتوریشی دینیە لە ڕاستیە ئەمە لە ڕاستە لە سەردەمی پێغەمبەرە بۆ شێوازە نەبووە درودی خوای لەسەر بێ بەڵام ئێستا شتێکە لە ڕاستیە چووکە کۆمەڵێک خەڵکی زۆر پێی ناخۆشە هەستەکە کە مەسەلەن ئەو کەسە بۆ دڵنەوایی لە ڕاستیە زەڕوریشە ینی کاتێک کە ئینسانێک وەفا دەکا مەجموعەیەک خەڵک خزم و کەس و کاری ئەبێ وجودی هەبێت ئەوە جۆرێکە لەوەی کە نەریتێکی کۆمەڵایەتی خۆمانە و بێزگە لەوەی کە نەریتێکە ئینێکی دینیشە مەراسیمێکی دینیە بۆیە وەکو وجودی شتەکە بوونی زەڕورە بەڵام کۆمەڕێ مەساریفی تر لە ڕاستیە لەوانەیە بڵم جۆرێک بێ لە مەساریفی زیادەکە ئەرکێکە ئەخرێتە سەرشانی ئەو ماڵ بەلێ لە سەرمان بابەت باوکی بەلەند لە هەریرە و هەروەها جەوهەر لە شاری سلێمانی لە گێلمان ئێوارەتان باش باوکی بەڵند لە هەریرەوە لە تۆ دەست پێکەین ئەو نەریتە کومەڵاتیە وەکو پرسەکان کە تا ئێستا ماوە تا چەند گرنگە درێژی پێ بدرێت ئان تا چەند پێویستە گۆڕانکاری تیا بکرێت پێشەکی دەستخۆشتانی دەکەم لەوە بەرنامەیە زۆر بەرنامەی لەجێ خۆیەتی بەڵام لە هەمان کاتێک داواکاری چشمان هەیە لە بەڕێستان
ئەگەر بکرێ بەرنامەیەکەم لەسەر مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بدایەکی خەتەرناکە لەسەر کۆمەلگای ئیسلامی بەرنامەیەکی لەوەش پێشکەش بکەن. دوو پێغەمبەر صلی ئێمە کۆمەلگای ببوورە باوکی بڵند کاتەکەمان بەرەو دوایەڕەوە ئەگەر زۆر بە کورتی سەرنجەکانی خۆتگەیداوی لێبوورینەکەن فەرموو. باشە ئێمە کۆمەلگایەکی مسلمانین ئەبێ شوێنکەوتەی پێغەمبەر مسلمان چۆن تازی بۆ ئێمە دیار کردووە بێ بەو شێوەیە بکەین خەڵکێک لەلایەک بێ بەو شێوەیە ئێمە عادەتەکی ئەوروپی بێ کۆپی بکات لەسەر ملەتیمە ئەوە شێوازێک بەڵام ئەمە ملەتێکی مسلمانی لەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن بۆ ئێمە دیار کردووە بێ بەو شێوەیە بکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم تازی ئەوەیە تۆ کاتێک کە مردووەک دەمرێ لە شوشتنی لە ناشتنی لە چونە سەر قەبری تازیکە بۆ شوێ کرانەوە ئەو هەموو خەڵکێک لە سولەیمانی دەمرێ برادێکی لەدا خۆی ئەبێ عایلەشی بچێت لە ڕێی حادیسە دەقەومێ هەموو عایلەکەش دەمرێت سێ سەبەب بۆ تازیە بەڵێ باوکی بڵند دای لەبوورینەکەن سەرنجەکانت گەیشتن گەرە کاتمان زۆر کەمە کای جەوهەر لە شاری سلێمانی سەرنجەکانت چیە لەسەر بابەتی ئەمڕۆیکە بکورتین کای جەوهەر فەرموو. کارتیان سەرەتای وارە و باش دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و بۆ تەوەرەکەش دەستخۆشی لێ یەکەم. من سەرەتا ئەڵێم ڕاستە زۆر لە بەشداربووان ئەوەی فینیان کرد کە ئەمە دیاریەکە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و دوای ئەویش تا ئەمە خیرش تقریبا دیاریەکە نەبووە. بەڵام من بوونی زۆر بە خراپ نازانم لەبەرەوە هەم پەیوەندی کۆمەڵایەتی پتەوترە بێ و زۆر جارە ئەو کەسانش کە لە دەست ئەدرێن کەسانی زۆر نزیک و خۆشەویستن لەبەرەوە هەر خۆی کۆبوونەوەکە چۆن ئەڵێ خەفەتێک و هینێک لەسەر کابرا کەمەکاتەوە. بەڵام ئەگەر بکرێ یعنی کۆمەڵێک دیاردە هەیە نەمێنێ بەداخەوە دیاردەی ئاوکڕین و نان دروستکردن و ئەمانە ئەگەر بکرێ ئەوە نەمێنێ شتێکی باشە. ئەمە یەکەم. دووەم ئەیکەم بە ئاخر قسەم زۆر لە بەشداربووان باس لەوەیان کرد کە تازیە لە 2010 کراوە بە 2 ڕۆژ. بەڵام من ئەڵێم تازیە 2 جۆر بوو. سەرەتا لە سلێمانیە لە ساڵی 85-86ەوە بە 2 ڕۆژ هەر نەماوە بە 3 ڕۆژ هەر نەماوە هەموویە 2 ڕۆژەوە لە دوانیوە ڕۆژەوە. بەڵام بە دیسبەت شاری هەولێرەوە لە ساڵی 2009-2010 ئەوانەیە کردیان بە ئەوانی هەر کردیانە بە 2 ڕۆژێستا. بەڵێ کای جەوهەر دای لەبوورینەکەین سەرنجەکانت گەیشتن باوکی بڵند و جەوهەر سپاس پێندەکانتان دوا پەیوەندیمان باز زۆر بە کورتی کایکی فەلاح لە بازیانەوە ئێوارەت باش کایک فەلاح فەرموو سەرنجەکانت ئەگەر بە کورتی. ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێک فەرموو داواکارمە بەڕێستان کە تەوەرێک دروست بکەن ئەگەر بکرێت لەسەر ئەم مەقارە کە زۆربەی زۆری دانیشتوانی ناحەکان و بەشارشە بگرە کە کێشەی ئەم سەحمەیان هەیە. ئێستا من ساڵێک کڕێکە خانووەکەم تێک داوە هەیکەلە کە ئەچینە داری ئەقاڵە کاکەجان چاوەڕێکن ساڵێک کڕێکە من چاوەڕێ ئەەکەم هەرڵێن کاکەجان چاوەڕێکن. ئێستا ئەم سەحمە بۆ کێشەی هەموو خەڵکان بەڵێ کای فەلاحکە تایبەت سەرنجەکانت گەشتن تایبەت لەسەر بابەتێکمان تکایە بە کورتی. ئەگەر بکرێت داواکارم لێ بەڕێستان ئەگەر بکرێت تەوەرێک دروستکەن لەسەر ئەوەی کە لەسەر ئەقار بڕات بەشم چارەسەر بۆ بکرێ ئینشەڵڵا و داواکار لە حکومەتی بەرز سوپاس سەرنجەکانت گەیشتن. بەڵێ تەماشاوان نێژا شەوان ئۆراماری دەبێژە پرسان گەلێک لایەنێن باشێن پرسان گەلێک زۆرترە ژە لایەنە خراپی چونکە بارێ دەڕوونیە کە سوکارێن مری باش نینە پێویست دکات کۆخەلێکی بچیتە دەفان. هەروەها یوسف سلێڤانیاڵێ پێویستە حکوومەت بودجەیەکی بدەتە خودین پرسان. بەڵێ بێ چەندی ژەمانیە داویە بابەتێری بەرنامەیەکی خەڵک حتا سوبێ ئەفکارێ شوان عادل و بابەتێکی گەرمتر ئێوار باش.